بەناوی خوای بەخشندە و میێرەبان سڵاوتان لەبێت بینەران و بیسەرانی ئاز و خۆشەویست لە هەر جێگەیەگەن هیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازین. ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم شوان کۆمەڵێک بڕکە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون کە پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین. دەخوازیین تا کۆتایی بینەرمان بۆی کە سوودمەند بن لە تەواوی بڕکە و بابەتەکانی ئەمڕۆمان. زۆر سپاس زانیار بەناوی خوای گەورە و میهرەبان ئایزان لە هەر پێگەن سڵاوتان لەبێ ئاسوودە و کامەران و بەختەوەر بن. بە هاوکاری هاوکارانمان لە پەیام کۆمەڵێک بڕگە و بابەتمان بۆ ئامادە کردوون. هیوادارین تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێننەوە. لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە بابەتێکی زۆر گرنگ هەیە کە زۆربەی خێزانەکان خودای گەورە بە نیعمەتی مناڵ بەسەری کردوونەتەوە، کەواتە چۆنی ئێمە بتوانین لەگەڵ مناڵەکان یاری بکەین، سەرقاڵیان بکەین و هەروەها لە ڕێگەی هونەری یاریکردنەوە کۆمەڵێک ئامۆژگاری و هەروەها ڕێنماییان فێر بکەین. نووسەرێکی بەڕێز کە لەو بارەیەوە کتێبی نووسیوە لە ستۆدیۆ لەگەڵمان میوانە بێ لەو بارەیەوە قسە و باز دەکەین لەسەر چۆنیەتی فێرکردنی مناڵان و وەروای یاریکردن لەگەڵیان. لە تەوەری دومی بەرنامەکەشماندا بوورەشان تەوەرێکی هونەریە کە پێشکەش بە ئێوە ئازیزی دەکەین. بینەرمان من لە تۆری دۆما کە ئینشاءڵڵا چێژێکی تایبەتی دەرونی دەبێت بۆ هەموو لایەکتان کە تایبەتە بە بابەتی هونەری و کۆمەڵێک سروزی خۆش پێشکەش بە ئێوەی ئازیز دەکەین. دەست پێک دەچین لای کەشوهەوا بزانین ئەمڕۆ گۆڕانکاریە کەشوهەوایەکان چین پێکەوە بینەری دەبین. دووبارە سڵاوتان لەبێ ئایزان. وەک پێشتر ئاماژەمان پێکرد لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە دەمانەوێت قسە و باس لەسەر بابەتێکی گرنگ بکەین، ئەویش مامەڵەکردن لەگەڵ مناڵ بەتایبەت لە تەمەنێکی زۆر هەستیار لە سەرەتای تەمەنیەوە تاوەکو 3 ساڵ 4 ساڵی تەمەنی یەکەمی کەوا ڕەنگە چۆنیەتی ئامۆژگاریکردنی قسە فێرکردنی و هەروەها ڕەفتار فێرکردنی ڕەنگە ئەوەندە هونەری پێویست بێت، ڕەنگە پێویستی بە ئەدەبیاتێکی بەهێز نەبێت. بۆ قسەکردن لەسەرم بابەتە میوانداری زۆر بەڕێز خات و هێرۆ محەممەد ئەڵماس، نووسەری کتێبێک دەربارەی چۆنیەتی یاریکردن لەگەڵ مناڵان کە زیاتر لە 139 پێم وایە بێ هەڵە نابم 140 جۆری یاریکردنی لەگەڵ مناڵان باس کردووە. ڕاستەخۆ لێرە لە ستۆدیۆ لەگەڵمانە. خات و هێرۆ زۆر بەخێر بن. زۆر سپاس. زۆر بەخێر بێت. سپاستانەکەم. پستانە. وێڕای دەستخۆشیمان بۆ نووسینی کتێبەکەت. هەر بەڕاستی 140 یاری هەیە لەگەڵ مناڵان بیکەین. سەرەتا زۆر سپاس بۆ جەنابتان.
ڕاستی حەزم کرد شتێک بۆ جەنابتان و بۆ بینەرانی بەڕێزیش ڕاستکەمەوە کتێبەکە نووسین نییە وەرگێڕانە وەرگێڕانە بۆی چونکەەوە مافێکی شەرعی نووسەرە ینی ناتوانین داگیری بکەین بەڵێ کتێبەکە فعلەن 140 یاریە لەگەڵ مناڵان لە تەمەنی لە دایکبوونە تاوەکو تەمەنی 3 ساڵی بەڵێ طبعا ئەو یاریانە مثلەن لە شتی بەسیط و وردەوە دەست پێەکەن یاریەکان دواتر وردەوەدا بە پێ قۆناغ بە قۆناغ گەشاکەن لەگەڵ گەورەبوونی تەمەنی مناڵەکە و پێداویستی ڕۆحیەکانی پێداویستە سۆزداری ڕۆحیەکانی بەو جۆرەی لەگەڵ مناڵ ئەچینە پێش و یاری لەگەڵەکەی ئەو گرنگی و ئەهمیەتە چییە کە پێویستە منداڵ هەر لە منداڵیەوە جوڵەی هەبێت یاری لەگەڵا بکەیت لەگەڵ باوک و دایکە بەردەوام ئەوەی هەبێت بەریەکەوتنیان هەبێت و یاری لەگەڵا بکەن ئەو سوودانە چین کە بەر مناڵ دەکرێت لەو بابەتەیە بڵێ ئێمە کاتێک مناڵ کە لە دایک بێ ئێمە ئەزانی نوێشکی مناڵ لە سەرەتاکانە ینی لە دوای لەدایک بوون بەهۆی ئەو ئەزمونانەی کە مناڵ ئەزمموی ئەکا لە ئەزمونە سۆزداریەکان لە جوڵەکانی لەو ژینگەی کە تایە گەشاکە مشکیش گەشاکە هاوڕێک لەگەڵ گەشەی جستەیە و خانەکانی مێشک دەسەکەن بە پەیوەندیکردن لەگەڵ یەکتری و ئەم پەیوەندیانە ئەبێتە هۆی ئەوەی کە مشکی مناڵەکە شکل و شێوازی تایبەتی خۆی وەرگێ ئەو مناڵی کە لە ژینگەیەکی ئارام و لە ژینگەیەکی پڕ لە خۆشەویستی و لە ژینگەیەکی جوڵێنەر بە هەستەکانی و وروژاندنی احساسەکانی کە لەم ژینگەیە قەرار ئەگرێ و لەم ژینگەیە پەروەەردە ئەبێ جیاوازە بێ لە بگەڵ مناڵێک کە مەسەڵەن تۆ زۆر ئاسایی بە شێوازێکی زۆر ڕۆتینی مەسەڵەن ئەو مناڵە بە خێوەکەی تو گەورەیەەکە یا پەروەردەیەکەی بۆیە زۆر کاریگەری هەیە لەسەر مناڵ بەڕاستی شێوازی پەروەردەکردنی و ئەو ژینگەی کە بۆی ئەڕەخسێنی مەسەڵەن تۆ کە لەگەڵ مناڵەکەت قسە ئەەکەی کە لە باوەشی ئەگری کە مەسەڵەن دەست پیاهێنانت هەیە بۆی کە یعنی هەرێکێ لەم شتانە ئەبێتە هۆی ئەوەی کە ئەو مناڵە خانەکانی مێشکی پەیوەندی بەهێز بەیەکەوە دروستەکەن و لەسەر تواناکانی لەسەر لێهاتووەکانی لە داهاتووە کاریگەری گەورەی هەیە زۆر باشە 1 ساڵ بۆ 3 ساڵ تەمەنێکە توانی بڵێن ئیتر سەرەتایە ڕەنگە مناڵ تەمەنیەوەی نیە تۆ دانیشێنی ئەمە خراپەوە ئەمە باشەوانە ڕەنگە تۆزێک هەزمکردن بۆی ئاسان نەبێکەواتە بێ بیر لە ڕێگاکی تر بکەینەوەیش کە هوەری یاریکردنە ئایا ئەم جۆرە لە ئەتوانی ناویش بنێن ئامۆژگاری چکە هەموو یاریێک بۆ مناڵ و تەمەنەیە جۆرێکە لە وەرگرتن شتەکان وەرەگرێ تاقی کراوەتەوە پشت ئەستورە بە کۆمەڵێک بۆ بڵێن لێ کۆڵینەوە کە مناڵ ئەکرێ بەم شێوەیە سەرکەوتوتر بێ داهاتووی گەشتر بێ زیرەکتر بێ تەندروست باشتر بێ بەڵێ پرسیارەکە لە شوێنی خۆیەتی ئێمە کە لەگەڵ مناڵ یاری ئەەکەین بۆ بەسەربردننی کات نییە هەر بۆ ئەوە نیە مناڵەکە کاتی لەگەڵ بەسەرەبین و ئەمانەوێت مەسەلەن خۆمان چێش وەرگین بەعکسەوە ئەم یاریانی کە لێرە لەم کتێبە ئاماژەی پێکراوە یعنی جیاوازی ئەم کتێبە ئەکری بڵم لەگەڵ زۆر کتێبی تر ئەفکەن وەڵام نوویستم ئەگەر نوسخەیەکمانە بە بینەرانیش ببینن نسخەی بۆ جەنابتان دەست خۆش یعنی ئەم کتێبە لێرە کە باسی ئەم بابەتەکە ئەم کتێبە یعنی لە هەر یاریەک کە باسی ئەەکە مەسەن هەر یاریەک طبعا بپێی تەمەن یعنی جیاکراوەتە لە کتێبەکەیە 3 مانگ هەر 3 مانگ و کۆمەڵە یاریەک هەر 3 مانگ و کۆمەڵە یاریەک هەتا تەمەنی 3 ساڵی تەواوە بێ هەموو ئەم یاریانە ئاماژەی بەوەیەوە ئەڵێ بەپێی ئەم لێکۆڵینەوەکان ئەم یاریەکە تۆ لەگەڵ مناڵەکە ئەنجامی ئەم کاریگەری هەیە لەسەر بۆ نمونە زیرەکی لەسەر توانە کۆمەڵایەتەکانی لەسەر حاڵەتی سۆزداری لەسەر جوڵەی لەسەر فێربوونی یعنی جیاوازی ئەم کتێبە لەگەڵ هەر کتێبێکی تر لەم ڕۆوەیە هەرچەندە ڕاستێک بڵم یعنی مەسەرەن ئامار و ئەوەی تیانە بەڵام هەمیشە لە سەرەتای هەر یاریەک پێمان ئەڵێ بەپی لێکۆڵینەوەکان بەسن کاتێک تۆ ئەم یاریەکی لەگەڵ ئەم مناڵە ئەم لایانی لە جسمی ئەم لایەنە لە دەرونی ئەم لایەنە لە بیر و بۆچوونەکانی لە فکری تۆ گەشە پێیت بەو جۆرەیە ینی کاری کتێبەکە لەگەڵ مناڵ و ئێمە ئەخاتە بەردەم ئەوەی کە لەمە دواکە کاتێ یاریەکەین لەگەڵ مناڵەکانمان و لەگەڵ مناڵەکانمان هەڵسو کەوتەکەین هەر هەڵسو کەوتێکمان ئامانجێکی هەیەەوە داهاتوی مناڵەکەمان دیارریەکە ئەمە لە لایەکی تر ئەگەر ئێمە ینی شتێکی تر بڵێن ینی یاریکردن تەنیا لەگەڵ مناڵی ئەو تەمەنەیە نا کاریگەری لەسەر هەیە
بگرە لە تەمەنە دواترەکانیش مەسەن لە قوتابخانەکان لە باخچەکانی ساوایان ئەنی ئەگەر ئێمە سەرنج بین ئەو قوتابخانانەی کە تعلیمات و فێربوونی وانەکان ئەو مامۆستایانەی کە فێربوونی وانەکان بە کۆمەڵی یاری و چێژ و ئەوەوە لەگەڵ قوتابیەکانیان ئەەکەن کاریگەری فێربوونیان زیاتر لەوەی کەوانێکی ڕق و تەق و بێهەست و بێ ئیحساس بێ بڵێ سیرەکەی ئەو مناڵانە باشتر دەرسەکان وەرەگرن وانەکان باشتر لە مێشتیان ئەچەسپێت تا ئەوەی کە مەسەرەن تەنیا باسی وانەکە یعنی عیلمێک بێت و بیگەێنی جاچ جای ئەمە لە مناڵە لە تەمەنێکی بچووکتر بۆیە تۆ ئێمە ئەتوانین طبعا زۆرێک لە زانایانی بواری پەروەردەی مناڵان ینی قەناعەتیان وایە کە هەتا تەمەنی 2 ساڵ پەروەردە نییە پەروەردەمان نییە شتێک ناوی پەروەردەوێت چونکە مناڵ لەو تەمەنان لە تێناگا بەڵام ئێمە ئەتوانین لە ڕێگەی یاری هەنێ ڕەفتاری تیا بچەسپێنین بە یاریکردن بە یاریکردن فێری ئەەکەین بەسەن ئێمە لە سەرەتای تەمەنی مناڵە پێویستمان بەوە هەیە بۆ نمونە مناڵەکەمان فێری قسە ببێ ئێستا زۆرێک لە دایکان و باوکان لەو کێشەی خێزانەکان زۆرێکی ئەمە بێ مناڵیان درەنگ زمان ئەگرێ زمانیان درەنگ ئەپشێ تۆ بۆ ئەوەی ئەمە بکەی پێویست بەوە هەیە لەگەڵ مناڵەکەت زۆر بدوێی بۆ ئەوەی مناڵەکە دوای تووشی ئەم گرفتە نەبێ ینی من نمونەم لەلایە ینی مناڵی زۆر ڕێک و پێک و جوان و یعنی بێ هیچ گرفتێک تەنیا لەبەر ئەوەی دکتۆر پێیوتون تەنیا لەبەر ئەوەی ئەم دایک و باوکە قسەیان لەگەڵ مناڵەکەیان نەکردووە ئەم مناڵە زمانی نییە ئێستا تقریبا 10 ساڵە ئەنی زمانی نییە یا هەیە بەعکسەوە سەرەتا هەیەی دوایی بەهۆی شاشە و یاری ئەلکترۆنیەکان زمان لە دەسەیە یا کێشەی زمانی بۆ دروستە بێ لێکۆڵینەوەیەک هەیە ئەڵێ ئەو مناڵانەی کە دایکیان فرەدووە زۆر قسەیان لەگەڵەکە زۆر ئەیان دوێنێ لە تەمەنی 2 ساڵیە ئەوەنەی ئەو مناڵانە وشە زیاتر ئەزانن دەستەواژە زیاتر ئەزان کە دایکیان کەمدووە ئەڵێ تقریبا مناڵێک وابێت طبعا مەسەن تۆ مناڵێک ئەگەر زووتر زمانی بەرئەبێ زووتر نەکرد زمانی بەرئەبێ ینی دەستەواژە زیاتر ئەزانێ باشتر ئەزانێ ئیحساسەکانی دەربڕێ ئەو پێداویستیانەی کە هەیەی باشتر دەتوانێت بیگەیەنێ زمانی پاراوترە بۆ فێربوون ئاسانترە چونکە ئەم شتانە دوجار وەکو ئەرزمکردن پەیوەندی بەهینەوە هەیە مەسەڵەن بە گەشەی مێشکەوە هەیە ئەگەر مێشکێک گەشتنەکە ناتوانێت ینی زوو فێری دەستەواژە ببێ دانیێل تۆ مناڵ هەیە زانم بەس ئەمێ پرسیارەش تۆش دەگرێتەوە من زۆرم ئەبینم ئەوانەی کە مناڵیان هەیە ئەو بابەتێکی زۆر گرنگە بەڕاستیەوەی کە باست کرد کە قسەکردن لەگەڵ مناڵ کللتوری قسەکردن لەگەڵ مناڵمان نییە لە کوردستان ئەوەی من هەستم کردبێت بەجددیانی باوکێک نبینی مناڵەکەی دانیشێنێ خۆ ڕاستە ئەو نابێت ڕەتفعلی لە مناڵەکەی هەبێ ئەو جوابی باتەوانە مناڵێکی بچکۆلانەیە بەس ئێمە لە بریەوەی قسە بۆ مناڵەکە بکەین زمانی خۆمانەکەینە زمانی مناڵەکەواتە کە قسە لەگەڵ مناڵەکەکەینەوەی ئێڵین ڕەنگە گەورەیەک لێمان تێ نەگاواتە وشەکان ئەشێوێنین وەکوی مناڵەکە گەراوە قسە بکەین لێمان تێبگە ئەمە تا چەند زیانەگەێنێ لە بەتوی بە زمانێکی سادە چۆنڵی چۆنی ئاوا بیلاوێنیتەوە زۆر جار زمانەکە شێوێنی واتە بە زمانێکی مناڵانە قسەکەین بۆ مناڵەکە بەڵێ طبعا مناڵ کاتێککە قسەی لەگەڵەکەی ئەی دوێنی دایک و باوک ئەبێ بە زمانی خۆیان قسەکە لەگەڵ مناڵ بکەن کاتێک مناڵ مەسەن جاریوە هەیە مناڵ کاتێککە قسەکە ها مەسەن وشەیەک بە هەڵە ئەڵێ نەبێ دایک و باوک بۆی ڕاستکەنەوە بەڵام دایک و باوکیش نابێ وەکو ئەو بە مناڵانە قسە بکەن ئەبێ بە زمانی خۆی هەموو کردووە قسەکەوەی من بینی زۆربەی خێزانەکان یعنی ئەم کێشەمان هەیە مناڵ کە هەڵە ئەکا قسەیەکەکە یا بۆی ڕاست ئەەکەینەوە یا ئەویشی کە بۆی ڕاست ناکات ئەڵێت خوا زۆر خۆش قسەکە باوکو خۆی منیش لەگەڵی قسە بکەم نا یعنی قسەکردن لەگەڵ مناڵ بەو جۆرە نیە لە ڕۆزانستێکەوە ئەمەیە ئێمە لەگەڵ مناڵ وەک خۆمان قسە بکەین بەڵام بەبەسمان چییە یعنی شتێک هەیە تۆزە وردە ئاگامان لێ بێ مەسەرەن مناڵ بە مناڵانە قسەی لەگەڵ بکەین بەڵام بە دەربڕینی مناڵانە نا یعنی ئاستی قسەکانماندا بەزێنین بۆ توانای تێگەیشتنی ئەو بەڵام ئەوە ناکە وشەکان بشێوێنین کێشەکە لە شێوانی وشەکە بەڵێ شێواندنی وشەکە کێشەیە چونکە کاتێک تۆ مەسەرەن ئەو وشەی بۆ شێوێنی ئیتر ئەو وشە ڕاستەکەی درەنگ بۆ دەرەکەوێ بەس تۆ ئەگەر هەر لە سەرەتاوە وردە هەر بە زمانی هین قسەت لەگەڵ کرد ئیتر یعنی زمانی پاراوە بێ دوایی مەسەرەن وەکو ئەرزمکردن کێشەی زمانی نابێ لەوە زۆر باشە کێشەیەکی تر لەوانەیە زۆر جا دروست ببێت هەر هەرچەندە ئەو باسی کە باسێکی پەیوەندی بەم یاری و کتێبەوە نییە بەڵام ئەر گرنگە دایک و باوکێک بوون شێوەزارەکاریان جیاوازی هەیە باوکەکە بوون هەورامی و دایکەکە ماڵی ئێمە ئەمە کاریگەری دەبێت لەسەر زمانی ئەو منداڵەکە گەورە دەبێت زۆر جابوون نە باوکەکە بە شێوەزارێک قسەی لەگەڵا دەکات و دایکەکەش بە شێوەزارێکی دیکە ئێستا ئێمە لە ماڵی خۆمانەوەیە من بوون بە هەورامی پێی دەڵێم
دانیشە ئەو خۆ دائنیشە دایکی شێر پێ دەڵێتتر دائنیشە تەمەنی ساڵێک و 8 مانگە ئەنی تێدەگا بڵێ طبعا لەو مناڵانی کە لەو خێزانانە مەسەل منیش ئەو ئەزمونەم هەیە وەکو جەنابتان ئەو مناڵانە من کە تەجروبەم هەیە لەسەر 4 مناڵی خۆم و ئەوەنەیشی یعنی بە دوواداچوونم کرد بێ ئەو مناڵانە زیاتر زمانیان پارەوە باشتر زمان حاڵی ئەبن زووتر فێری زمانە جیاوازەکانە بن لە مناڵێک کە لە یەک ژینگەیە و مەسەلەن تەنیا یەک زمان دایک و باوک قسەی لەگەڵەکەن مەسەن من مناڵی بچووکم هەبوو بە تایبەتی نۆبەرەکەمان ماشەڵڵا زۆر وریا ئەوە بوو یعنی زۆر مناڵ بوو یەک ساڵ بوو ئیتر بە تاوی قسەیە کرد لەگەڵ منا بە کوردی قسەیە کرد بە سۆرانی لەگەڵ ڕوویەکەت بلای باوکی یەکسەر ینی هەرگیز لێ تێک ناچوو یەکسەر کرد مەسەلەن بە شێوەزاری باوکی بە هەورامی یا بەعکسەوە مەسەلەن پرسیارێکی ئەکرد لە باوکی کە جوابی ئایا یەکسەر ڕوویەکرد بە لای من ئەی باوکم وهاڵێ یەکسەر بە کوردی بەمنی ئەوت پێدوان ئێمە زیرەکێکی وەرامیەکانم مابێتەوە ویان ئەگەنجە زیرەکی هەردوو سەروێ خوانیان بڕایخوا سەبارە دەر بە یاریکردن لە ئێستادا دایکان و باوکان ینی زۆر بەکەمی ئەیان پرژێتە سەرەوەی کایی لەگەڵ منداڵەکانیان بکەن یاخود زۆر جار منداڵەکەی دەگریت بیانووی زۆرەگرێت یەکسەر پەنا دەباتە بەر موبایلەکەی دەیداتە دەست منداڵەکەی بۆی کە واز لە گریانی و لە ئەوە بێنێت ئەمە تا چەند کاریگەری خراپی دەبێت لەسەر یاریکردن و هەڵسوکۆتی و منداڵە بەڵێ ئێمە ینی ئەم کتێبە من کە هەوڵی وەرگێڕانی ما لە ڕاستیە یەکێک لەو پاڵنەرانم ئەم حاڵەتە بوو کە جەنابەت باسیەکەی یعنی زۆربەی دایکان و باوکان لەبەر مەشغەڵەتێک لەبەر شێوازی ژیان لەبەر هەر سەبەبێک کە دایک و باوک بە سەبەبی ئەزانن ینی یان بۆ ئەوەی ئەم کێشیان کە لەگەڵ مناڵەکەی هەیە ئایا مناڵەکە ئەگری ئایا مناڵەکە باسەکە هەر ئەوە نییە ینی مەسەن شتێکی تر کە زۆر بەسیتە زۆربەی خێزانەکان ینی زۆر بە ئاسایی لەگەڵی مامەڵاکەن مەسەلی مەمە وشکەیە ئەی خەنە دەمی مناڵ چییە بۆی مناڵەکە نەگری یعنی دایک و باوکێک کە نەتوانن 10 دقە چارێکە 20 دقە گریانی مناڵەکەیان تەحملکەن ئەی دوایی چۆن مەسئولیەتی کێشە گەورەکانی تری ژیانی لە ئەستۆگرن مەسەن ئەمە کاریگەری لەسەر مناڵەکە هەیە لەم ماوەیە لەگەڵ دایکی قسەم کرد مەسەن زۆر کێشەی هەبوو مناڵەکەم فلان نەخۆشی هەیە تۆزە پرسیارم لێ کرد عقلم بۆی چوتم یەکێک لە سبەبەکان لەوە ئەمە مەبێ لە دەمی وتی بۆتم چونکە لەوە زۆر ئەکەوێتە عەرز ئەی باتەوە بۆ دەمی اینجا دوجار ئەمە پلاستیکە شتێکی زۆر سەحی نییە ئەمە لا بە لە دەمی بەشکم ئەم کێشەی چارەسەر ببێ تۆ بەمەکە ئەمەکە مناڵە گڕووگاڵ ناکە قسە ناکە شنە و ئەوەی نییە ینی تۆ دایم شتێکی لە دەمایە ئەمژێ بەس ئەگەر ئەمە نەبێ هەوڵی قسە ئەیە تۆ قسەی لەگەڵەکەی ئەوش هەوڵی قسە ئەیە و گڕووگاڵەکە و ئەوانە یعنی لەوە بیگرە ئیتر تابلێتیش بخەرە پاڵی مۆبایلیش بخەرە پاڵی مەسەلەن یاری ئەلکترۆنیکەکان بخەرە پاڵی تەلەڤیزیۆن بخەرە پاڵی هەموو ئەمانە ئەبێتە هۆی ئەوەی دایک و باوکەکە بە ئیسراحەت بە ئیشەکانیان ڕائەگەن و مناڵەکە کەم ئەرکترە بۆیان بەڵام زەربەی گەورە لە داهاتووی ئەیە لە مناڵەکە زۆرێک لەو مناڵانەی کە ئێستا هەنێ کێشیان هەیە لەوەچێ بەهۆی کاریگەری یاری ئەلکترۆنیەکان و ئالوودەبوونیان بێ بە شاشە ینی زۆربەی کات دکتۆرەکان ڕێنمایی ئەو خێزانانە ئەکەن کە کێشەی ئەو مناڵانیان هەیە فرەجوڵەن یا ئەوانەی کە ئۆتیزمن یا مناڵی کە کێشەی لە زمانیان هەیە هەمیشە دکتۆرەکان یەکێ لەو ڕێنمانێ یان بۆ خێزانانە ئەوەیە کە شاشە لە ماڵتانە نابێ هەبێت چونکە ئەبێتە هۆی ئەمە زۆر باش وە ڕەفتاری مناڵ چونکە لەگەڵ چوتە ناو دنیایەکی مەجازی دنیایەکی حەقیقی نییە ئیتر ڕەفتارەکانی تووشی شەڕەنگێزیە بێت تووشی گۆشەگیریە بێت تووشی تووڕەیی ئەبێ ینی زۆر کاریگەری لەسەر داهاتی مناڵ خاتوێرۆ لەم ینی بەڕاستی دەست خۆش بێ زۆر گرنگە ئەم بابەتە چونکە هەستەکەم گرفتی زۆرمان لە پەروەردەی مناڵ هەیە لە هەرێمی کوردستان چۆنێتی بەکارهێنان یاخود سوود لێوەرگرتن لەم کتێبەیە بۆ دایک و باوکێک کە دوو مناڵیان هەیە لە دوو ڕەگەزی جیاواز هیچ جیاوازیەک هەیە ئەو یاریانەی کە ڕەنگە لەگەڵ کچێک بکرێ پێویستە تایبەتمەندی خۆیە لەگەڵ ئەو یاریانەی پێویستە لەگەڵ کوڕێک بکرێ یان نا لەو تەمەنە هەردووکیان هەر مناڵ و یەک جۆر لە هونەری فێرکردنیان پێویستە و جیاوازینیان بەڵێ لە ڕاستیە ئەم کتێبە یعنی جیاوازیەکی نەکردووە لە ڕەگەز لە شێوازی مامەڵەکردنی دوو ڕەگەزی جیاواز کە مناڵن بگرە هەروەکو هێشتا لە حاڵەتێکی بەس پێویستە فێر بن بەس ئەوەیە فێر ببوون بەس ئەوەیە تۆ ینی ئێمە بیرمان نەچێت چ کرد چ کوڕ هەردووکیان پێویستیان بە سۆز هەیە هەردووکیان پێویستیان بە عاتفە هەیە ئەمیان زۆرتر و ئەویان کەمتر شتیوانە
مەسەلەن هەردووکیان پێویستیان بەوە هەیە زمانیان پاراو بێ بێت کوڕ بێ هەردووکیان پێویستیان بەوە هەیە توانە لێ هاتوویەکانیان ئێمە پەریان پێبین یعنی لەبەرەوە کتێبەکە هیچ جیاوازێکی نەکردووە لەم حاڵەتەیە کە مەسەلەن کچێک ئەبێ ئەم یاریانەی لەگەڵ بکرێ و کوڕێک ئەبێ ئەم یاریانەی لەگەڵ بکرێ تەنیا ئەم کتێبە تەمەنی جیا کردوتەوە مەسەلەن 3 مانگی ئەوەڵ 6 مانگ اینجا 9 مانگ اینجا بەو جۆرە تا تەمەنی 3 ساڵ زۆر باشە منداڵ تا چەند گرنگە بەشێک لەو یاریکردنەش گۆرانی بووترێ یاخود شێوازە ئاوازێکی بۆ بووترێ زۆر جان منداڵ دەبینین کە ئاوازێک یاخود گۆرانێکی بۆ دنی خۆی ئەلەقێنە یاخود ئەو حرەکانە دەکاتەوە کە لەو گۆرانیە هەیە ئەمە تا چەند گرنگە بۆ منداڵ بە تایبەت لە منداڵی سەرەتایی بڵێ طبعا مۆسیقا و گۆرانی بەشێکە لە پەروەردەی مناڵ ئەمەی کە لە کوردەواری خۆمان هەیە مەسەن دایک هەمیشە لایلایی هەبوو بۆ مناڵ ئێستاوەش نەماوە بەڵێ ئەوسا ینی لە ڕابردووە هەبوو بەڵام ئێستا سەیرەکەی شێوازی ژیان گۆڕاوە خەریکە ئەو شتانە هەموو کاڵە بنەوە بەڵام ئێمە گرنگە کە ئێمە ئیش لەسەر ئەم بابەتانە بکەین بەشێکی زۆری ئەم یاریانە کە لە سەرەتاکانی تەمەنی مناڵایە لەم کتێبە باسی کردووە بابەتی گۆرانی و مۆسیقایە و جوڵەیە مەسەلێکی لەو شتانەی زۆر تەئکیدی لێ ئەکاتەوە ئەڵێ گۆرانی بە شێوازی ڕیتم ڕیتمی سەربازی ئەوەی کە ئیستیعراض و ئەوانەی پێ بۆ ئەڵێ چونکە مناڵ لە سکی دایکیە گوێی لە ڕیتمی دڵی دایکی بووە سوڕی خوێن ئەم شتانە ئەڵێ وای لێ کردووە ئاشنا بێ بەم دەنگانە زووتر وەری ئەگرێ و زووتر پێی ئارامە بێ مەسەن تەنانەت پێشنیارێکی تایە ئەڵە مەسەل ئەگەر مناڵێک بۆی دایکێک بێ مناڵەکەی زوو ئارام بێ و زوو خەوی لێ بکەوێ مەسەلەن دەنگی غەسالەی قاپشۆرین و جلشۆرین تۆمارکە و لە لای سەری مناڵەکەیە ئیشی پێ بکە ئەڵێ ئەم دەنگە لە دەنگی ناوڕەحمی دایکێچێ کە بەلەوەسی ئێمە هەرگیز بیرمان لەمە نەکردێت و ئەم دەنگە چۆن مناڵ بەمە ئارامە بێ بەڵام ئەڵێ ئەم کتێبە باس لەوەکە کە بە پێی لێکۆڵینەوەکان ئەمە سلمێنراوە کە ئەگەر ئەم دەنگە لە نزیک مناڵدانێن هەست بە ئارامیەکە یا دەنگی ئاشنا دەنگە ئاشناکان مثلەن جاری وا هەیە گرنگە ئەو لایلایی کە ئەو گۆرانەی کە دایک بۆ مناڵی ئەڵێ ئەو لایلایی کە بۆی ئەڵێ وشەکانی مفید بن یعنی هەر شتێک نەبێ و ئاوازێک بێ بۆ چونکە دوجار ئەم وشانە لە مشتی مناڵەکەیە ئەچەسبێ و کاریگەری لەسەر بێ و چونکە بەردەوام ئەبێ لەگەڵ بەردەوامیە زیاتر مناڵەکە وەری ئەگرێ بزانم بابەتێکی زانستی پزیشکیش هەیە کە پژڕاست کراوەتەوە منداڵ لە سکیدایکی تا دەتوانێت گوێی لە شتەکان بێ ڕەنگە ببیستێت زۆر جار دەڵێ لێدانی گوێ و گیسترن لە کۆمەڵێک مۆسیقا ڕەنگە لە داهاتووە تۆ بۆی بتەوێت پەروەردەکەی هەر پێشەوەی بێتە دنیاوە دەست پێ بکەی ڕەنگە سەرکەوتووتر بێ ئەو بابەتانەش هەیە وابزانم بڵێ ئەو شتەیش هەیە ینی بەڵامی تر ئایا مەسەلەن تحقیقاتەکان چەندێکە مەسەلەن لێکۆڵینەوەکان بەپێی ئامار و ئەوە ڕاستی ئەومان لەبەردەست نییە بەڵام ئەو قسەی کە جەنابیش فەرمووی هەیە یعنی خاڵک زۆر گرنگە زانا سیمۆن ئەڵێ تۆ بۆ ئەوی دەستکەی بە پەروەردەکردنی مناڵ ئەبێ پێش 20 ساڵ دەسێ پێکرد بێ دایکیت پەروەردەکرد بێ کاتە عملیەکە عملیەکی وردە ینی ئێمە من ئەگەر بمەوێ مەسەلەن نەوەکەم پەروەردە بکەم ئەبێ ئێستا کچەکەم جوان پەروەردە بکەم ئەبێ کوڕەکەم ئێستا جوان پەروەردە بکەم چونکە دوجار ئەو مناڵەکەی خۆی پەروەردەکە لەبەرەوە عملیەکی دوور و درێژە و عملیەکی لە ڕاستیە چێژ بەخشیشە چێژەکەی لە داهاتوە دەرەکەوێت لەو کاتەیە لەوە چێ زۆر هەستی پێنەکەی بەڵام کاتێ ئەبینی مناڵەکەت مناڵێکی باشە سەرکەوتووە بە ڕەحمە مەسەن بە سۆزە ینی ئەلەم بابەتە ئەو کاتە دایک و باوک هەموو ینی هیبا و ئاوات و ڕەنجێکی بۆ مۆزوعە خاتوێرە چۆن هاوسەنگی بکرێت لەوەی کە منداڵێک دایک و باوکی یاری لەگەڵدا دەکات کوردوتەنی نەدرێ بەدەمیەوە ینی ئەوەندە یاری و ئەوە نەبێت کە مەسەلەن مناڵێکی هاروهاش دەربچێت چۆن هاوسەنگی بەلەسە نەبێ مناڵەکە خۆی ئەم مەوزوعە ئەوەستێتە سەر تێڕوانینی ئێمە بۆ هاری مناڵ ئایا ئێمە چی بەهاری ئەزانین وایە ئەبێ قیاسمان ئەبێ بۆ مۆزوعە هەر مناڵە تۆزە جوڵا بڵین وەڵا هارۆ بکێشین بە بناگوێیە ئەمە نە هەر مناڵێ مەسەلەن تۆزە زمانی پارا و تۆزە قسە و هینی کرد پێمان وا بێ وەڵا ئەمە بێ ڕێزیەکە و بێ احترامیەکە ئایا فعلەن ئەم قسەی ئەم مناڵە بێ ڕێزی و بێ احترامیە یا مەسەلەن من واڵی تێگەشتووە ئەوە زۆر گرنگە ینی طبعا ئەو مناڵانەی کە ئێمە ئەیان خینە پڕەسە یاریکردن و ئەوانە بە دڵنیاییەوە ئەم مناڵانە ئەرکیان زیاترە لە مناڵێک کە مەسەلەن زۆر بێدەنگە ینی من زۆر جار مەسەن دایکم بینیەوە زۆر شانازی کردو زۆر بە گرنگ باسی ئەوی کردووە بەخوا مناڵەکەم بەیانی تا ئێوارە ئالوێ دای ئەنێ مەسەلەن یاریکی بەدەسۆیە بێدەنگ بۆ خۆیدا ئەنیشە ئیتر من هەرچی ئیشە فریا ئەکەوم ینی من بۆ خۆم زۆر دڵم بەم مناڵە سوتاوە ئەم مناڵە مناڵێکی ئاسایی نییە
مناڵی ئاسایی ئەوەیە بجوڵێ هاری بکە مەسەلەن شت بشکێنێ ئیتر کۆڵێ مناڵ مناڵ ئیسا مناڵێکی یەک ساڵ و دانیشە و عاقڵ و بێدەنگ و بە دیار شاشەیەک و بە دیار تەلەڤیزیۆنەوە مەسەڵ بە دیار یاریەکە و 2 ساعات و 3 ساعات خۆی خەریکە ئەمە یعنی لە ڕاستیان مناڵێکی زۆر تەندروست نییە یا مەسەن حاڵێتی ترمان هەیە مەسەلەن ئەو مناڵانی کە زۆر گوێڕایەڵن هەرچیەکیان پێوترا بەسەر چاو ئەمەش کێشەیە ئێمە ئەبێ شتێک گرنگە بیری ڕەخنەگرانە لە لای مناڵەکانمان دروستکەین کە ئەڵێن شتێک بکە پرسیاری هەبێ بۆ سببی چی ئەم شتە ئەبێ ئێمە بۆی ڕوونکەینەوە یعنی هیلاک نەبین لەمە چونکە ئەمە بیری ڕەخنەگرانە لە لای مناڵەکە دروستکەوە دوجار تەسلیمی هەموو واقعێک نابێت کە بەسەری ئاسەبێ خاتوێرە لەو لە چەند ماوەکەمی ماوەمانە دەمەوێت ئێستا با بڵین هاوڵاتیەک دایکێک باوکێک یەکێک لەو کەسانەی لە ناو خێزان ئەم کتێبەی بەڕێزت دەکرێت لە بازار بەدەستی دێنێ چۆن سوود وەربگرێ لەمە با بڵین بەش یەکەمی تێپەڕیوە لە تەمەنی مناڵەکەی بۆ نمونە لە ساڵیایە ئەبێت لە ساڵەکەەوە دەست پێ بکات سوود بواز لەمەی پێشەوە بێنێ ئەو یاریانە ڕشیکردنەوە تامەدا چکەم بەڕاستیم کتێبەم نەخوێنێتەوە خۆزگە پێشەوەی بێنە بەرنامەکە بم خوێندایەتەوەی باشتر دڵمان توانین بیناسیێنین واتە ڕوونکردنەوە کراوە کاتەکانی یاریەکان چۆنە بۆ نمونە یاری گوێگرتنی مۆسیقایە یاخۆت لەمسکردنیەتی هەڵپەڕاندنیەتی قسە لەگەڵکردنیەتی کاتەکان شەوە ڕۆژە چۆنیەتی ئەنجامدانی یاریەکانیشی لەگەڵشی کراوەتەوە طبعا چۆن سوودی لێ وەرگرێ بەڵێ چۆن سوودی لێ وەرگرین طبعا بەدەگمەن لەوە چێ بڵام دایک و باوک ئەوانە زۆر کە من کە هیچ یاریەک لەگەڵ مناڵەکانیان ناکەن بەڵام ئەگونجێ کردبێتی زانستی نەبوو بێ کردبێتی کردنەکەی یعنی ئامانجێکی پەروەردەیی مناڵەکە بە یاریکردن فێری جنێوەکە زۆر کێشەکان لێرەیە مەسەلەن ئەوەیە تۆ لەبری ئەوەی مناڵەکە لە ڕێی یاریکردن و فێری پەروەردەیەکی باشی بکەی مەسەلەن زۆر ئەبینین لە کۆمەڵگەی خۆمان مەسەلەن لەبری مناڵەکە جنێوێک یا بە زمانێکی مناڵانە ئێڵێ قسەکە خۆشەکە ئیکایتر پێەکەنین بەدەمی وهانی ئین بۆی جارێکتر ئەو شتە دووبارە بکاتەوە لێرە لە کتێبەکە کێشەمان نییە ئەگەر مەسەلەن شتێک لە تەمەنی مناڵەکە ڕۆشت بێ ئەتوانین لەوێەوە دەست پێ بکەین یا ئەتوانین ئەوانی تریشی کەمکەم لەگەڵ بکەین لەوێەوە کە ئیتر هەیە دەست پێ بکەین لەگەڵی و بەو شێوازەی کە پەروەردەییە لەگەڵی ئەنجام بدەین وە شتێکی تر زۆر گرنگە مەسەلەن کات لە یاریکردن لەگەڵ مناڵە زۆر کات دیاریکراو نییە مثلا مناڵێک جاری وایە مثلا سعات 2 شەو کەیفی یاریکردنی هەیە ئیتر ئەبێ دایک و باوک ئیستعدادیان هەبێ بە زۆر ئەوەی نەکەن مناڵی ساوا بیزات لە تەمەنی ساواییە چونکە لەو تەمەنا مناڵ زۆربەی کات خەوی تەنظیم نییە بە ڕۆژ ئەخەوێ هەتا ئێوارە شەو بەخەبەرە یا ئێوارە هەتا مەسەن سعات 1 و 2 شەو ئەخەوێ دوای ئەوە بەخەبەرە ئەبێ دایک و باوک ئیستعدادی ئەم حاڵەتەیان هەبێ یعنی مثلا شەو نخوونی بۆ نمونە بەدەمەوە بوونی مناڵ لە کاتەنا ئاساییەکان ئەمانە ئیستعدادێکن ئەبێ دایک و باوک پێشتر خۆیان بۆ ئامادە کرد بێ ئەگەر ئامادەی ئەم حاڵەتەی نەبێت دایک شەوێک 2 ساعات خەوەکەی بزڕێ لە ڕاستیان ناتوانێت دایکایەتی بکە توانی بێتی مناڵی بۆ بەڵام ئایا ئەمە دایکایەتیە ئەگەر نتوانێت لەو کاتای بەدەم مناڵەکەیەوە بێ ئەوەی کە گرنگە بەڵێ باوکانیش ئەوەی کە گرنگە ئەوەیە کە ئێمە بزانین مناڵەکەمان لەکەیە کەیفی یاریکردنی هەیە لەو کاتەیە ئێمە یاری لەگەڵ بکەین بۆی چێژی لە ببە ئامانج لە یاریکردن لەگەڵ مناڵەکە چێژی مناڵەکەیە و پەروەردەکردنی مناڵەکەی لەگەڵ لە ڕێگەی یاریەوە نەک چێژی من و ئەو کاتەی من بۆ ئەکرێ ئەو زۆر گرنگە یعنی دایک و باوکان بە نەزەری ئەتیبار وەریگرن زۆر باشە زۆر سپاس بۆ خاتوهێرە محەممەد نووسەر وەرگێر سپاس کەم دەرفەتت بێمە بەخشی سپاس بۆ جەنابی بەڵێ ئازان و خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە
بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانین نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان، دەوڵەمەندە بە ئۆمیگا 3، ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی گیانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. مێوەکو کۆمپانیای فەرشی خوری ماوەیەکی زۆرە خەریکە میشێ، تقریبان 10 ساڵ و 2 ساڵ خەریکە میشێ. یعنی ماوەی چەند ساڵانێکە بە بۆ ئەم کارەبارە خەریکین. یعنی بە گوێرەیەکی باش شارەزایمان لە میشە هەیە لە چەند شارەکانی تر وەکو سلێمانی و فەرعەکانمان لێ زیاترە. ئەمە یەکەم فەرعمان لەناو شاری هەبوو. فەرشی خوری موادەکەی جیاوازی لەگەڵ احتیاجی چۆنە؟ احتیاجەکان مادەی لە ئینتیاج بەکارهاتووە، بەڵام فەرشی خوری 100% خوریە، یعنی بەبێ هیچ موادێکی لایلۆن موادێکی تر. بە زمانی باشترە، بەشتن تێک ناچێت. یعنی زمانی زیاتر، زمانی 5 ساڵێکی زیاتر لەگەڵای شەریکات. وەکو احتیاجەکان نییە، تەنکە پڕە، یعنی کێشیان سووکە. ئێستا بۆ خانمان یعنی هێتە ژوورەوە ئەڵێ حەزەکەم سووکتر بێ لەوەی خورەسەر بێ، شتێکی کەشخۆ باش بێ. یعنی جیاوازیان زۆرە لەگە فەرشی احتیاجی. لە بچووکترین شتە تا گەورەترین شت جیاوازی هەیە فەرشە خوریەکان. یعنی هەتا ڕەنگیان، دیقەیان، ڕەونەقی فەرشەکانیان ئەوانە زۆر فەرقی لەگە ساڵانی ڕابردوو. ئێستا شتی زیاتر مۆدێرن، ئەوانە زۆر فەرقی هەیە. جاران پێشە کلاسی بوو چەند ڕەنگێک بوو بۆ نەس ڕەنگی قاوەی سوورمان. ئێستا زیاتر لە ڕەنگان لە 12 ڕەنگە، هیچ فاشە لاژ ڕەنگ کەمتری نییە. ئێستا شتەکان یعنی زۆر گڕان لە چە ساڵانی تر. یەک هەیە بۆ ناو ئۆفیسێ هەیە، یعنی زیاترینیان بۆ ناو شوقەیە کۆمپانیایە جگە لە ماڵان. یعنی ئێستاوە هەر باوە بۆ ناو ماڵان چۆنڵی ئەوە شتێکی ڕسمیە. بەڵام ئێساوانە دیقەتمان نابێت خەڵک بۆ ئۆفیسەکان تایبەتی خۆی، بۆ ناو شوخە، بۆ ناو شوێنێک تایبەتیەکانی خۆی. یعنی ئێستا وەک ساڵان نەماوە بڵێ تەنها ناو ماڵە، شتی زۆر جیاواز پێیا بوو. لێرە سەی فەرشەکانەکە ئیتر بەپێی هەر ڕەنگێکە خۆی بێ بۆ لە هەر ئەو ڕەنگە بۆ نە بەدڵە و لەو قیاسەکانە بۆ ڕادانکرد. یعنی جاران هەر کومبار بوو. ئێستا فەرشەکە ناوە گوتم سەردامەژە پێ زمانی باشترە، جوانترە و باشتریشە، ساخ زۆر زیای کردووە لە چاو. ئەو فەرشانە بۆ ناڵم پڕە، یان زۆر پڕچندراوە بۆ کاتی سەرما زۆر باشە بۆ هەمەوینیش، یعنی بۆ هەردوو وەرزگا 3-4 وەرزگا بێ. پێویست بۆ ناو جاران یان سپرای لێبێ یا خۆت نازانم کەپسی بۆ کڕی بە ژێرەکە، جاران کەپسیان ئەگڕی، یان تا پێویستی بەوانەش ناکە. یعنی هیچتر خوا خەڵکیش هەیە لە ژێری خۆی کەپسەکە ڕاقستووە، لە 3-4 بۆ زینەدانە ناوەڕاسی. هەر ئەوەنە. ئەمە هەر خۆی شەریکە سەمای عیسەماڵێکی دیاریکارێک 5 ساڵەکە هیچی لە نایە. عیتر بە هەر شێوازێک بیش و کێشەی دی. ئەو فەرشە احتیاجەکان کە گاژەمە ئاماژەمان پێ سەردا. عین فەرقێکی زۆری هەیە. تو ئێستا هەر چۆنێک ئەی شۆیت و هەر چۆنێک هەڵی خەیت و ڕای خەی کێشەی نیە، ناڵە چونکە شەریکە زەمانیەکە. نوع جۆری فەرشی زۆرمانێ لێرە بە نزیکەی 5,000 ڕەنگ و جۆری فەرشمانێ. فەرشەکان ئێمە زیاتر خورین. بۆ نمونە فەرشی من لە شوێنی تر بە شانۆشتێ بڕۆن، بەڵام فەرشەکان ئێرە جیاوازن لەوانەی دەرەوە، تایبەتمەندیەکی خۆیان هەیە، بەراند و مارکەی خۆمانن. بۆ نمونە ئەم فەرشیان ئەمانە هەمووی بە ڕێژەی خوریە، ئێستا ئەمەیان نسبەی خوری زیاترە. بۆ نمونە ڕەنگە فەرشێکی تر ئەو بۆ نمونەوەی بەرامبەرمان نسبەکە کەمێکەمتر بێ، بەڵام ئەم نەوعانە نسبەی زیاتر بێ. لێرە بە شانۆشتی وایش ناگەنی. ئەو جۆرەی ترمان هەیە بەرامبەرەوە، ئەمەشیان نوعێکی زۆر باشە و ڕێژەی خوریەکەیشی 100% خوریە. بۆیە خەڵکیش ئێستا خواستێکی زۆریان
لەسەر ئەم مۆدێلانەیە کە ئێسام بۆ نمونامەیان هاتۆ جاران ئێستا بۆ نمونە باوی کلاسیک وشتی واکە جاران مۆدێلەکان کلاسیک بوون زیاتر نەخشەکان کۆنتر بوون بەڵام ئێسام نەخشان ناتون ئەوانە مۆدێرنن ڕەنگی زیاتریان پێکەڵا ڕەنگەکانیان بۆ نمونە جیاوازترە لەگەڵ تاخمەکانە جوانترە گونجێ بە فەرشی خوری بۆ نمونە و فەرشە کە ئێستا خوری لە خوری دروستەکرێمەوە دەکەی جیاوازە لایلۆنی تیا بەکار نایە و فەرشانەکە لێرە هەمووی فەرشەکان زمانی 5 ساڵیان لەگەڵیانەوەیان نەوەیەتیان جیاوازە لەگەڵ فەرشەکانی تر بۆ نمونەوەکە و فەرشە تۆ ئەگەر بیشۆری ڕەنگی ناڕات شی نابێتەوە ناتەقێت بچووک نابێتەوە نەوەیەتی زۆر باشە. طبعاً خوری لەگەڵ شانەکان بۆ نمونەکە و مادەی لێ دروستەکرێت لایلۆنی لەگەڵا بەکاردێت شتی تری لەگەڵا بەکارێ بەڵام ئەمانە 100% خۆرین و گەرمیشان طبعاً فەرقیە و نەوەیەتیشان زۆر باشە بۆیە خەڵک زیاتر ڕای لەسەرەتی ئێمە بەپێ و فەرعی ئێرەمان لە هەولێر فەرێکی ئەوە نییە لە مێژا کرابێتەوە ماوەیەکی زۆر کەمە کراوەتەوە بەڵام شکر بۆخوا بازارێکی باشمانەیە چونکە خەڵکەکە زانێت کە ئێمە ماوادەکانمان باشەوەش نییە کە لێرە بەزان فەر ئەمانە بێت لە سلێمانی چەند فەرعێکی تریشمان هەیە و مات بۆ نمونە کە باسی پاستی خەڵکەکەی بۆ نمونە هەر نەفەر ماڵێک و بەجیا بۆ نمونە داوای شتێکی جیا کات بۆ نمونە ماڵی وایە تاخمەکەی لەگەڵ ڕەنگێکا گونجێت لەگەڵ شتێکی ترا گونجەی وایە لەگەڵ مۆدێرنا گونجێنی وایە لەگەڵ کلاسیکا گونجێت تر بە گوێرەی ناوماڵەکەیە ئەو فەرشانی کە لێرە هەیە براندی خۆمانە تایبەتمەندیەکیان هەیە بۆ خۆمانە ینی ئەوە نییە کە ئەم فەرشانە لێرە بێت لە بازارە نییە چونکە فەرشەکان بە ئام جایەمانە کە ئێمە دروستیەکەی هەمووی لۆگۆی خۆمانی پێوەیە تایبەتمەندیەکی خۆی هەیە نەکنەوەیەتی خوریەکەی مارکەکانیشیان جیاوازێ بۆ دەزوەکەی بەنەوەکەی دەزۆ و بەنەکەی کە لێ دروستەکرێسێ بۆ وایە ئیتالی وایە ئەڵمانیا جیاوازەیەکی زۆری هەیە ئەگەرش سەتا بۆ نمونە ئەگەریش دروست بکرێ هیچ بەیشەوەی هاوشێوەوە دەرناچێت. ئەوەی فەرشی ئاوریشم جیاوازیەکی زۆر زۆریە لەگەڵ فەرشەکانی ترە بوون منە ئێسان فەرشەمانەیە ئەمە ئاوریشمە ئاوریشمان تەبعەن فەرشی ئاوریشمانە مشتری تایبەتی خۆی بۆ نمونە هەموو کەسێک ناتوانێت فەرشێکی وا بکرێت چونکە سعرەکانیان لەگەڵ فەرشەکانی تر جیاوازی زۆرە و سەریان بەرزترە بەوەی تایبەتمەندی ماوەدەکەی کە پێی دروستەکرێ ئێستا لێرە فەرشی وامانەیە بەدەست دروست کراوە هەیمانە بە مەکینە دروست کراوە بەڵام 100% ئاوریشمە و هیچ ماوەدێکی تریتیا بەکار ناتوە. ئێمە لێرە هەموو جۆرە قیاسێکمانێ قیاسە ستانداردەکانمان هەیە و هەیمانە قیاسی ستاندار نییە قیاسی تەڵەوە هەموو قیاسەکانمان هەیە هەموو جۆرە قیاسێک لێرە بەردەستە بۆ نمونە ئێمە قیاسمانەیە فەرشی هەر لەوحەیە بەڵام گەورەیە هەیمانەیە هەڵواسی نێسە بۆ نمونە و فەرشەی کە پشتەوە هەڵمان واسیە ئەوەیان کایبیننەوە لەوحەیەکی زۆر جوانە تعبیرەکات بۆ نمونە لە زمانی پێشتر کە چۆن فەرشیان دروست کردووە ئەم قیاسە بچکانشمانەیە ئەوانیش هەر هەم بە ئامان شێوە ئەتوانین سوودی لێ ببینن و هەڵی واسن شتی زۆر جوان و ناوی شتەیە.
أمانة نخيلك يا رسول الله مستحقي رحمتك أي مستحق أي دستحق دستي من بقرة لنار من خنيعي ودرياي محفوظو وقت الزان قردن كسو شربنده يستاوم لدو گرچی سرمایم یخو مستحق یی رحمتم گرچی سرمایم یخو مستحق یی رحمته رنجی زرد روی رش موی سفیه فرمستی سور رنجی زرد روی رش موی سفیه فرمستی سور رحمتم ای مستیها ای دستیها دستی من لیلنا رو بمخنی دریای نور روح لسر و نفس جیر الدنيا ورجع شاوري فراني فويا لسه دريا بيتجو يا رسول الله وحدك لكن يا وقت الظل قدك كسو شال بس خوا دەستە خۆش بێت دەستەکانە خۆش ئوستاد ئازان و خۆشەویستان بۆ زیاتر ئارامی ڕۆحەکان و خۆراکی ڕۆحەکانمان هەندێک جار پێویستمان بە مناجاتی ئاینی و سرودی ئاینی و کۆمەڵێک بابەتی عیرفانی دەبێت جا لەم تەورەیەماندا کە پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین هەڵدەدەین لە ماڵەکانتانە کەشێکی عیرفانی بۆ هەموو لایەکتان بخوازین و دروست بکەین ئینشاءڵڵا بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا کاوە چەلەبی لە ڕۆژهەڵاتی عازیزەوە هاتووە زۆر بەخێربەی مامۆستاگیان سپاستان دەکەم سپاس بۆم دەرفەتە منیش بەنەوەی خۆم لە ئێوە زۆر مەمنونم کارەتان بەم دابێمەوە بەرنامە بتوانم لەگەڵ بینەرانی و شاشە جوانە لە هەر جێیەشیە و عەرزە هەن بتوانم لەگەڵان ئێرتباط بەقەرار کەم و هەست و سۆزێک کە لەناو شێعر و لەناو مەقاماتی عیرفانیدا پێشکەشیان کەم و ئینشاءڵڵا لێوانی قبوڵکەن و دەستەکانە خۆش یاخوا بەخێر بێن ئەگەر باز لە ئەزمون و کاری خۆتمان بۆ بکەی سەرەتاوە زیاتر خۆت بناسێنیت عەرز بێ خزمەتت من ساڵی 1970 لە گەڕەکی ئەرمەنیانی سابڵاغ لەدایک بووم هەر لە سەرەتای منداڵی و لە قوتابخانە بەهۆی کە عەلاقە و کۆگرێشی زۆرم بە موسیقا بوو لە گەڕەکەمان خانەقای لەبوو عەرز بێ چێشتان بۆ موسیقای عیرفانی و سونەتی توانیم لێ زۆر ئەو هەست و ئەو سۆزەی کە بێسلا لەناو موسیقی عیرفاندا دێدا بەدی بکەم بیبینم دەتکوت شتێکم لێوم بۆ لەوێ کە دۆزیمەتەوە لەوێ ئەو خانەقایە و ئەو بێسلا دووسێ خانەقای دیکەش لە مناتقی سابڵاغ بوون توانیم دێدا من خۆم شوێنێک بۆ خۆم دیاری بکەم هەر لە مناڵێەوە زۆر کەسیش کە پرسی لە سابڵاغ دەزانن لە ئێوە دوور بووم لە سابڵاغ دەزانن کە من لە مناڵەوە
لە خانەقاکان گەورە بوون بە موسیقی ئاینی و عرفانی جا لێوێدا دەبێ من ئیشارەیە بکەم بە مامۆستا ئەحمەد ئیسلامی کە زۆر هاندەریم بۆ مامۆستا ئیسماعیلی شاهی لە بەشی موسیقای کلاسیک و سنەتی دەتوانم مقامات بڵم زۆر چێژم لە مامۆستا عەزیز شارۆخ زۆرگرتەوە لە بەشی فارسەکانیشدا توانیم یەک دوو جەلسە لە خزمەت مامۆستا شاران نازریدا بووم مامۆستا عەلیزای افتخاری البته من فارسیش دەخوێنم جا نازانم دەو بەرنامەدا ڕێگەمان هەیە فارسی بڵێ کاری فارسیشم کردەوە یعنی نەبێتە حەم لەبەر خۆت سەتایی خۆ هەڵکێشان توانیمانە خۆمان لەگەڵ فارسەکان لە یەک تەبەقەدا ڕاگرین چەند دەفعە دەتوانم بۆم دوو کەڕەت من لە ئێراندا مەقامی ئەوڵ هێناوە لە موسیقای فارسی لە دەڕەنگ و ڕەنجی مەهاباد چەند کارمان نارد وا بوو یەکیان مقامی ئەوڵی هێناوە چەند ساڵش لەوە پێش لە کێبرچەیەکی موسیقای سنەتی فارسی مقامی ئەوڵم هێناوە دەستەکان خۆش وەستاکە وەڵام من سوالم زۆرە بەڵام باست لە موسیقای فارسی کرد بێگومان ئەوانەی کە لە موسیقا شارەزان بێدان بۆ ڕاستیە بنین کە هونەری موسیقای ئێرانی فارسی بە کوردستان و ڕۆژهەڵاتیشەوە لە ئەو جایانێ دەتوانین بڵێن شتێکی زۆر زۆر باشە و تێکەڵ و شانبەشانی وەستانەوە یانێ هونەرێکی زۆری دێ ئەم ئالەتی مۆسیقا من سێتارەوەنیە سێتار من هیچ کەس پێی نەکتم باوەڕکەن بۆ خۆم کارم کردەوە سێتاریش بۆ خۆت فێربووی باوەڕ کە هیچ کەس فقط بە حەدێکم عەلاقە بوو من دەتوانم بڵێم 2 ساڵ ناخۆنم بۆ دانابوو هەر لەسەر میس لەسەر جێشی ئاوا تەمرینم دەکرد دوایە بەهەوەی کە بەرحاڵ بۆ خۆتان چاچرزان لە ئێران ساز گرانە سازێکی باش توانیم سازێک بکڕم دوای 3 ساڵە وەڵا فکرکەم 10 ساڵ لەبە 10 ساڵ خۆشت ساز لێ 10 ساڵم ساز دەم بەڵام موسیقا بە شێوەیەکە ئاکادمی بێ بە شێوەیەکی باش لە دەتوانم بڵێم 30 ساڵە 30 ساڵە گۆرانی دەڵێم بە تەورە ڕەسمی یعنی کارەکانم لە دەنگ و ڕەنگی تاران هەیە لەگەڵ تەواوی شەوەکان هاوکاریم هەبوو شەبەکە 1 2 3 4 بەگشتی بارەدۆخی هونەری عیرفانی لە ئێران لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ناوچە کوردنشینەکان لە موکریانی دڵگیر لە مەهابادی خۆشەویست لەوێ زیاتر ئێستا تەکی و خانەقاکان ماوەن یاخود مەجلیسە عیرفانیەکانی زمانی زوو کە لەوێ کۆڕ و جمەی شاعیران ئیتی ناوچەیە کە دەڵێی موکریان و مەهاباد هەموو ڕاستەخۆی مەدنیایەک شاعیری جوان و هەروەها بابەتی عیرفانی و ئاینیمان دێتە بەرچاو لەوێژ ئێستا ئەو مەجلیس و جمەی جەمی یاران هەرماوە بە تاکید زۆرە ئەرزکەمە خزمەتت من لە مەهاباد دەتوانم بڵێم نازانم لێرە تا چە حەد مامۆستا وەفایی دەناسن مامۆستا عەبدوڕەحیمی سابڵاغی عارفی گەورە شاعیری گەورە مەشهور بە مامۆستا وەفایی ئەوە لێرە هەموو شعرەکەمان لەگەڵ دنیا بە ئینتیزاری 100 ساڵ لەوە پێش کە شاعر بوو ئەوانە دەگەڵ بابی مامۆستا محەممەدی ماملەی خوا لێ خۆش بوو مام سەعیدی ماملە ئەوانە لە تەکێ پێکەوە بوون پەرەی پێدراوە ئەو پشت بە پشت هاتووە بۆ منداڵەکانی ئێوە گرت دەنەزەر بگرن لە مەهاباد تۆ کە دانیشی لە خانەقایەک ناڵێن ماملەیە بخوێنە دەڵەوە فایەک بخوێنە یعنی خودی مامۆستا وەفایی ئەسڵەن دەتوانم بڵم چەندانە زیاتر لە چەندانە لە 10 دانە هەوای مەخصوصی خۆی هەیە ئێستا هیچ ئامادەیەی مامۆستا وەفایی لە خزمەت سوودان وەڵا یەکدانە مامۆستا وەفایی ئەلبەتە شتێک و پێ بڵێم شاید چۆن مرتا چۆن ئاسوودەی چیت ئامادە کردووە من باوەڕکە من تەمرینم نەکرد بۆ ئەوە ئەوڵن کەڕێتەوە هەوایە کالان خوێندەم دەکوترێ یعنی لە پێش من تەمرینەران هەوا مەبەستی ئەو ئاواز فیل بەدا هەیە ئاوازوانیە من هەڵە پێ نەکشتم ئەو ئاوازێک کە خوێندم بەلان فیل بەدا هەبوو لە هیچ چۆن نەکوتراوە من هەر یەک دەفە کە حاڵەتێکی هەست و سۆزێکی دەروونە دەتوانم هەر لەسەر دڵی شەوانیشێ خۆش بەڵێ دەتوانم هەرەوەی کە ئێستا خوێندم یا ڕەسوڵ الله بە 6 9 لە جیاوازە لە مقامات و دەستگاهای مختلف مەسەڵ سێگا چوارگا حتا ڕاستپەنجگا ماهور هوماین ئەوەندا بیخوێن بەرحاڵ بە زۆر قسە نەکەم زۆر باشە
عيد الورى عيد الورى محوي جمال يا أواو يرقي حلولا أقل لمبر أدي أواير يجي أشحال أقل لمبر أدي أواير يجي أشحال أرشب أرشب منو درب شيء ما يخاله داري وزيواني وايد يا رسول ندم صار در خوره فرزان هر شب منازم تا سمه در گوشه خانه ها هر شب منازم تا سمه در گوشه خانه ها داری و زیبایی وای دیگر من در شور در هر در صالح آغرا نی در خوره فرزانه نی در خوره فرزانه نی در خوره فرزانه عید ورش یا هوای گی عاشقان عشقی محی یا هوای گی عاشقان خۆش بێ و بەخێر خوا دەست خۆش ئوستاد مامۆستاکەوە جەمێت پرسیاری ئەو لێ بکەم تا چەند گرنگە هونەرمەند پابند بێت بەو ڕیتم و ئەو ئاوازانی خۆیەوە یاخود بەردەوام کاری نوێکاری بکە لەو ئاواز و بابەتانی کە خۆی هەیەی دەبینی لە ئێستادا زۆرێگەن هەر دوو ئاواز دەزان و خێرا دێنە سەر شاشە و ینی یەکسەر خۆیان بە هونەرمەند دەناسێن بەڵام تا چەند گرنگە تەمرین و خۆ دروستکردن هەبێت لە ئاواز و لە مەقاماتی ناوجاندا ئەسکەمە خزمەتت کەسێکە هونەرمەندە دروستە ئێمە کە دەچینە قوتابخانە لە سەرەتاوە مامۆستا ئەلفوبێمان پێ دەڵێ ئەوەی کە مامۆستا دێڵم ئێمە بە تەقریر لێ دێڵێنەوە خۆ دوای دەبێت بۆ خۆمان ڕێزکەیەک و شێوەیەک و ئۆلگویەک
كهما مسافري كردين رأيك انتخاب كين بخومان تقليد لنظر منه زايزنيه لازمه تا أحد كتودي سره دوك هاتي سره بخود لازمه شويك صبشك بخود دوزيوه البته شاید مو قصب كم بلنا برخوي وهذا لنا وانيا من ندنقم هي ونرنقم هي ويتمنى فقط ايش كاكا هذا درنم ده انتقال دري نيازم باشته هي شد موسيقى كتو نيازه تابو هذا كم خدمه الزنابت تسب آواز به تسب هون العوبه راحه نسيني نيازك درونيه كما بيدران عشق ئەمشتانە هەموو لە عشق سەرچاوە دەگرێت. ئوستاد چەلەبی سەبکی سنەتی یعنی کە بەڕێزت کە دەخوێنی ئەگەر بە دڵ بیخوێنی باشترێک خوێنیت 100% فارس دەڵە ئان چیز کە ئەس دڵ بەرایەت بەردل نشینەت دڵە شتێکە لە دڵەوە دێتە دەر 100% لە دڵەوە دەنیشە. چۆن ئاسودەتری بێگومانیان بەڵێ تۆ لەن تابلۆیەک دەبینی لە شوێنێک لە موزەخانەیەک ئەم تابلۆی کە سرنجی تۆ ڕابچێشەوە هونەری تێدا بەکارهێنراوە زەحمەتی بۆ چێشراوە یعنی شتێکە بە عیشق بنووسرێ هۆنراوە بێ تابلۆ بێ نەقاشی بێ 100% سرنج ڕادەچێشتەی جەماوەر ئەو ئاوازەی کە لەمە لەو هەوایی لە بینی بە فارسیش خوێندت باوەڕکە من کەڕەت بوو ئەو ئەوەڵ کەڕەت بوو خواشایدم لە هیچ چەژوونێ نەبوو شتێکە هەستێکە دێ دەتوانم ئەلان دانیشم کوردانەی هەرچەند فارسی و بەس ئەوەی لە منتیقەی لۆڕستان ئەوە نا پێم دەشتی مەقامی دەشتستانە دەشتستان جنوبی ئێرانە نەیزار و سوزانم ئەو مای دەشت و ئاوازەکان کتوپڕ بۆ دێت یاخود ئامادەکاریت بۆ کردو هەر یەکسەری ئەلان دەتوانم ئیمتحانم کەنم و تێستم لێ وەگری هەر ئەوە بە مەقامش دیکە دەڵەمەوە وڵا گەشتێکی ترت بۆ ئامادەکردوین گەرچی هیلاکتەکەین داوای لەکەین بەڵام پێماشترین گوێمان لێت بێت دڵیان بینەرانی شتە پێیان خۆشە جارێکی ترگویان لە ئەوە شتێکش بڵم من زۆر معزەرت خا لە بینەرانی خۆشەویست و بەڕێز زیاوە دەکەم بەهۆی کاتوم ئێرە من لێران فێر بووم هەتا بلا خشم گەرمە پێدەڵم پەکێز باش سەرمات بۆ لە سەرمە ئارە بەخوا نا لێرم چەند شەو لێرم هەفتێکە لێرم ماڵەکانیان ساردی ماوەسەوە ئاسان سەرمانە باوەڕکە بژێر لە خشم گەرمە ینی عزەکە لەوێ گەرمە بێ ڕاستە لێرە تۆزێک ساردا والله نا بەهۆی کە پێکەیزە کولەن گەرمایشی ئەسکەفی پێدەڵن گەرمایش لە عەرزەوە هەیە بەرحاڵ من خزمەت ودام چیتر مام بۆ خوێنیت ئێستا بەخوای سوپی خۆشە وڵات چی چۆت لە دڵەوە شتێک لە دڵەوە بیخوێنە دڵیام لە دڵی ئەمەژەنیش ئەوە ئەم مەقامشی گۆرانیی مامۆستا عەلی مەردان بۆ کە فارسەکان لە ئێمەیان دزیوە ئەم پەرچەم وەگریزە هەموو توشمێنی دینە کردویان تە فارسیەوە من بە کوردی دەیخەمەوە دیسان باش روحم بفداوتي زاري مدينة روحم بفداوتي زاري مدينة لدفت بالغوار كما صود مدينة لدفت بالغوار كما صود مدينة
زاري مدينة لطفت بروابك مقصود مدينة روشن بكتاون بكلي خاشي دري خود روشن بكتاون بكلي خاشي دري خود بو عزة فرشي قدمك عاشي برينا بو عزة فرشي قدمك عاشي برينا برمنش سبوهي زدن كرهراس برمنك سبوهي زدن كرهراس ای مجلسیان مخرا باد کجاست ای مجلسیان مخرا باد کجاست أي أخوان أستاذ خوش ماوەستاکەوە دەرفەتمان تەواو بووە زۆر بەخێر بێ سپاس بۆ ئەم دەرفەتەکە بێمەت بەخشی سپاس ئینشاءالله لە دەرفەتی ئینشاءالله لە دەرفەتی ترا هەر لە خزمەتتا دەبێت جارێکی تر لە خزمەت تابینەوە چونکە لە مەجلیسێکی خۆش بۆی دانیشن بە ئیسراحەت ئینشاءالله زۆر سپاسی بەحاڵ ئەو کەسانە دەکەم لێرەکە زەحمەت دەچێشم برایانی کاملە دەستان خۆش بێت خوا بەخێر بەڵای زان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کە بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ